خۆ فستیڤالەکە لێرە بووە لە ناو شاری سلێمانیا لۆدا بووە لە ڕێگەی چەمچەماڵ هەبووە لە ڕانیە بووە لە قەڵاتزێ بوو. ئەم سێ ڕۆژەی فستیڤاڵی هەنار لۆدێکی زۆر لەسەر شارەکەیە و لە کاتی هاتوون و گەڕانەوەدا بەتایبەتی لە گەڕانەوەدا لە ئێواراندا قەرەباڵغیەکی زۆر ڕوو لە شقامەکان دەکات و ئەو کەسانەی ئەو گەشتیارانەی کە هاتوون بە ئاسانی لە شارەکە دەرناچن. من لەسەر هۆکاری ئەوە پرسیار لەسەر لە کاکسمکۆ سالار قایمقامی ناوەندی قەزای هەڵەبجە دەکەم. کاکسمکۆ سلااوت لێبێ، دوێنێ بینیمان ماشەڵڵا ئەو قەرەباڵغیە زۆرە و لۆدە زۆرە لەسەر شقامەکان، هۆکاری سەرەکی ئەمە چییە؟ من بە خێراتتان ئەەکەم، سوپاس کە ئەم چەند ڕۆژە تەختێتان کردو، ئێوەش بەشێکن لە ئیشوکاری فستیڤاڵەکە هەموو ڕاگەیان کارەکان بەگشتی. وەڵاهی من ئەو نەئەڵێم ڕەنگە کۆمەڵێک میوان یا گەشتیار هاتبن بە بۆنەی قەرەباڵغی ڕێگاکەوە لۆدی ڕێگاکەوە زۆری خەڵک بۆ تامەزرۆیان بۆ بەشداریکردن لە فستیڤاڵە ڕەنگە هەمومانی نیگەران کردوێ. من لێرە داوای لێبوردن وەک خۆم ئەو تیژنەکە لەو گەشتیارە لەو میوانە بەڕێزانەکەین کە لە ئەنجامی ئەو قەرەباڵغیە ناڕەحەت بووبن یا گەڕابنەوە. بەڵام من یەک پرسیارەکەم ئەگەر لە شارێکی وەکو سلێمانیا فستیڤاڵێکی وا بکرێت هەمان لۆ دروست نابێ. خۆ فستیڤاڵەکە لێرە بووە لە ناو شاری سلێمانیا لۆدا بووە لە ڕێگەی چەمچەماڵ هەبووە لە ڕانی هەبووە لە قەڵاتزێ بوو. ئەمە ئەوە ئەگەیەنێ تامەزرۆیی هاوڵاتیان بۆ فستیڤاڵەکە وای کردووە و ئەو هەموو لۆدە هەبێت و ئەشکرێ بەشێکیشی بخینە ئەستۆی خۆمان وەک ئیدارەی شار وەک پارێزگا و قایمقامێت بەڕێوەبەراتیەکان کە بەڕاستی من ئەمە ئاگادارکانم نزیکەی 2 مانگ ئێمە بەردەوام لە کۆبوونەوەین و دانانی ڕێوشوێن و کردنەوەی ڕێگای داخڵبوونمان جیا کردووە شوێنی وەستانی ئۆتۆمبیل ڕێگای دەرچوون، بەڵام لە هەمان کاتە ڕەنگە ئیسیابی ئەو لۆدەی نەکردوێت، بەڵام لەگەڵەوەشە ئەکرێت. من زۆرە قسەم کردو ئەگەر جادێکی کەمەرەیمان هەبێت چلی بێ یا سی بێ یا بیستی بێ پێم وایە ئەتوانین لە ساسی چلی ئەم کێشانەی ئەمساڵ لە لۆدا دروست بوو بێ. بەڵام ئەوەی من تێبینیەکەم تەنانەت ڕێگای شار و شارۆچکانی تر هەمان لۆدیان هەبووە لەسەر فستیڤاڵی هەڵەبجە. من هەبوو خەڵکە بووە لە بازگەکەی بازیان کە یە وەسنێمانی ئەڵێ لێەوە لۆدە هەبووە لە ڕێگەی هەولێر هەبووە مەسەلەن لە ڕانی و قەڵاتزێ هەبووە. ئێمە سوپاسی هەموو ئەو شار و شارۆچکانە ئەکەین کە خەمخۆریان بۆ هەڵەبجە و تامەزرۆیان بۆ فستیڤاڵە ئەو لۆدایان قبول کردووە. ئێمە لێرە و سوپاسی وحدە ئیداری ئەو شار و شارۆچکانە ئەکەین، بەرانی هاتوچۆ و هێزە ئەمنیەکان کە بەڕاستی کاراسانیان کردووە. لێرە مسپاسی هێزە ئەمنیەکانی پارێزگای هەڵەبجە بە تایبەتی یەکەم کە من سەرۆکی لیژنەی ئەمنیم لە سەعات 5 بەیانی و 6 بەیانی و هەتاوەکو 8 و 9 شەو بەبێ وچان و 3 ڕۆژە بەردەوام لە خزمەتی هاوڵاتیانان و پێم وایە ئەگەر هێزە ئەمنیانە نەبووایە باوەڕتان نەبێت ئەتوانم بڵێم لە سادەی ئەو گەشتیار و میوانانە هەم بە ئاسانی ناگەشتە شوێنی فستیڤاڵەکە هەم نیانەتوانی تام و چێژ دەم فستیڤاڵە ببینن. کاکسمکۆ ساڵانی داهاتوو چی ئەکرێت بۆەوەی هەوڵ بدرێلانی کەمێک لەو لۆدەکەم بکرێتەوە؟ خۆتان نەزان ئەمە 11مین فستیڤاڵە لە ساڵی یەکەمەوە کۆمەڵێک کەم و کورتی هەبووە، کۆمەڵێک گلەی هەبووە، کۆمەڵێک گازندە هەبووە. ڕەنگە ساڵی یەکەم و چەند ساڵی پێشووتر ئەم قەرەباڵغی ئێستا ئەیبین نەبوو بێت. بەس من پێم وایە ینی جگە لەو لۆدەی کە هەیە هیچ گرفتێکی تر لەم فستیڤاڵە خۆشبەختانە نییە. بەڵام لە ئێمە کۆبوونەوەمان هەیە دوای لیژنەی باڵا هەوڵەیەین کۆششەکەین کە بەتایبەتی ئەو لۆدەی کە لە ڕووی هاتوچەوە دروستە بێت کۆمەڵێک حەلی بۆدانی وام حەلە تەنها بۆ ناو پارێزگای هەڵەبجانە بەڕاستیە بێت ئەو شار و شارۆچکانێکی کەونە سەر پارێزگای هەڵەبجە بۆ نمونە ناحیەی سیروان، قەزای سەی سادق، سلێمانی، عەربەد، یعنی لە ناو عەربەدا لۆدە هەبوو. خۆ ناو فستیڤاڵەکە نییە، ئەبێت لەگەڵەوانە ساڵێکی تر تەنسیق زیاتر بکرێت و کۆمەڵی ڕێگای لاوەکی هەیە بکرێتەوە و هەوڵ بدرێت ئەم فستیڤاڵە بە نێودەوڵەتی بکرێت کە کوتی بە نێودەوڵەتی ئەبێت کۆمەڵێک کتاب و حسابی دێن. ئەم فستیڤاڵێکی کە ئێستا بەڕێوەچێت تەنها لە ئاستی توانای ئیدارەی پارێزگای هەڵەبجایە کە پێویستەکە حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر هەڵەبجەی بەلاوە گرنگ بێت و ئەم فستیڤاڵەی بەلاوە گرنگ بێت و ئەو هاوڵاتیانەی کە ڕوو لەم فستیڤاڵە ئەکەن ئەو هاوڵاتیانەی بەلاوە گرنگ بێت پێویستەکە لیژنەیەکی تایبەت یا دەستێکی تایبەت لە وەزارە پەیوەندیدارەکان لە کشت و کاڵ لە گەشت و گوزار لە ناوخۆ لە هەموو وەزارەتەکانی تر شارەوانی ڕێگاوان کە سوپاسیانەکەین شارەوانی هەڵەبجە، شارەوانیەکانی هەڵەبجە، پارێزگای هەڵەبجە، ڕێگاوبان، کشت و کاڵ خۆی کۆمەڵی ئامێر و ئالێتیان هێناو نزیکە 1 مانگ ئێمە ڕێگای دەرچوونەکەینەوە. پێویستەکە من ئەڵێم ئەبێ ئەوە بڵێم کە پلانێکی گشتتر هەبێ و تۆکمەتر بێ و بودجەیەکی
تایبەتی بۆ چرخام کرێت چونکە بەڕاستی لە کۆتاییەوە خزمەتە بە دانیشتوانی هەرێمی کوردستان.